لە ئێستادا شەقامی کوردی زۆر باسی چۆنیەتی پێک هێنانی حکوومەتی نوێی عراقی دەکات و سیناریۆ پرسیار و زانیاری جیاجیا دەخاتە ڕوو لەبارەی هاوپەیمانێتی و یەکدەنگی و یەکڕەنگی لیست و قەوەرە و پارتە سیاسیە کوردیەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عراقدا. بەرژەوەندی گشتی وا باشترە بەڕاستی هەموو حیزبەکان بە یەکگرتووی بچنە بەغدای لەبەوەی مافەکانی کورد بە یەکگرتووی دەستەبەر دەکرێت و بەدەست دێ وا پێویستە هەموو یەک بگرن و بە یەک دەنگ بچنە بەغدای وا باشترە ئەگەر هەر کەسە و هەر حیزبە و لە مەسلحەتی حیزبی خۆی ئیش بکات و بستە بەغدای ئەوە بەرژەوەندی لە بۆ هیچ کەسەشی نابێتە. داوا لەو حیزبە بەڕێزانە ئەەکەم لەو حیزبە فرە زۆریە کە ئێمە ئەمە دوسێ شارمانوا لە دەست داوە تێگەشتی خانەقین و جەرەولا و کەرکووک و بەڕاستی لە دەستمان داوا لەوانە ئەکەین هەموو ڕۆژێک خۆیان هەڵە بژێرن بە ملیار پارە سەرفەکەن شارەکەمان بۆ ڕزگارکەن ئیشمان بۆ بکەن تێگەشتی نەجاتمادە لەم نەهامەتی هەموو ڕۆژێ ئێمە ئەنفالەکەین و ئەکوژێن و خەترمان لێکرێن داوا ئەەکەین حەقمان نەفۆتێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان ناڕازاییەکی زۆری بەرامبەر بە ئەنجامی هەڵبژاردنەکانی عراق دەربڕی بوو بەڵام لەبارەی پرسیارێک کە ئاخ و کۆمەڵی ئیسلامی دەچێتە نێو هاوپەیمانێتیەک کە لە هەرێمی کوردستانەوە لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان و لایەنەکانی تر پێک بهێنرێت و پێکەوە بچنە پەرلەمانی عراق. هێشتا ئەو بڕیارەمان نەداوە ئاخۆ بەشداری دەکەین بایکۆت دەکەین یان نا ئەوەش بۆ دوو شێواز دەگەڕێتەوە شێوازێک ئەوەیە کە زۆرێک لە ڕێککەوتنمان لەگەڵ چەند لایەنێک لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی لەو کۆناغا سەبارەت بم پرسا هاو هەڵوێز بین ڕێگای دووەم بۆ ئەوە دەگەڕێتەوە بۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەتەئکید ئەگەر یعنی کۆمەڵی ئیسلامی بیەوێ ئەو بڕیارەدا و کاتە سەرکردایەتی کۆ دەبێتەوە ئەو بڕیارە دەدا ئایا بەشداری بکە لە حکوومەتی دادێ بایکۆت بکە یا بەشداری بکە. گفتوگۆکان لەبارەی پێکهێنانی حکوومەتی نوێی عراقی بەردەوامن بەڵام تا ئێستا باسی هیچ ڕێکەوتن و دروستبوونی هاوپەیمانێتیەکی ئاشکرا لەلایەن بڕیار بەدەستانی پارتە سیاسیەکان نەکراوە. ئێمە خەتی سوورمان لەسەر هیچ لایەنێک نییە و لەگەڵ هەموو لایەنەکان ئامادەین دانوستان بکەین و دابنیشین لەگەلیان و باسی چۆنیەتی تشکیلکردنی حکوومەتی ئایندەی عراق بکەین. دوای تەوابوونی هەڵبژاردنەکانی عراق کە بۆ خۆلی چوارەمی پەرلەمانی ئەو وڵاتە بەڕێوەچۆ لە هەرێمی کوردستاندا لەلایەن زۆربەی لایەنە سیاسیەکان بەرامبەر بە ئەنجامی هەڵبژاردنەکان ناڕەزایی زۆری لێکەوتەوە بەڵام ئەوەی کە ئێستا دەبینرێت جیاوازە شەقامی کوردی دەپرسێت ئایا ئەم لایەنە سیاسیە کوردیان نا لە هەرێمی کوردستاندا بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ دەچنە بەغدا و بەشداری پرۆسەی سیاسی عراق دەکەن یاخۆت وەک ئێستا بە پڕدەوازەی دەمێننەوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.